زۆربەی حزب و لایەنەکانی بەشداربووی ئەم کابینەیە لە ماوەکانی ڕابردوو بە دروشم و وتاری جۆرە و جۆر باسییان لە پێویستی خزمەتێکی باشتری هاوڵاتیان کردووە. هیوادارین ئەم بەڵێن و دروشمانە لەم کابینەیەدا بکرێنە کردار و جێبەجێ بکرێن. چاوەڕوانی زۆر لەم کابینەیە دەکرێت. هەوڵ دەدەین لە ئاستەم چاوەڕوانیە بین. لە هەمان کادا هیوادارم جەماوەری خۆشەویستمان واقعبین بن و کۆسپ و کێشە و گرفتەکە لە کەبووەکان بەرچاو بگرن، چونکە تێپەڕاندنی ئەم کۆسپ و تەگەرانە بە شەو و ڕۆژێک ناکرێت و دەبێت هەمومان پشتیوان و هاوکاری یەکتر بین. دەمانەوێت لە سەرەتاوە لەگەڵ هاوڵاتیانی خۆمان ڕازگۆ و شەفاف بین و واقعی دۆخەکە لە بەرچاو بگرین. گەندەڵی دیاردەیەکی ترسناکە بەڵام نەبووەتە کلتۆر و لە تواناماندایە بە پاڵپشتی ئیرادەی هاوڵاتیان و هاوکاری دام و دەستگا پەیوەنددارەکان لە ماوەیەکی کەمدا ئەم دیاردەیە بە ڕێژەیەکی بەرچاو بەرتەسک و بچوو بکەین. بەڕێزان، حکوومەتێکمان وەرگرتووە کە چەندین ملیارد دۆلار قەرزارە. ئەم قەرزانە کەلەکە بۆی ڕەوشی نالەباری دارایی دۆخێکی نەخوازراوە و دەبێت هاوڵاتیانی ئازیزمان و هەموو دڵسۆزان لە هەرێمی کوردستان و عێراقیش بزانن کە بەشی زۆری ئەم قەرزانە دەکەوێتە ئەستۆی حکوومەتی عێراقی فیدراڵ، ئەویش بەهۆی نەناردنی بەشە بودجێک کە موچە و مافی هاوڵاتیانی هەرێم بووە. ئەم ڕەوشە داراییە لە دەستپێکدا کابینەکەمان ڕوبەڕووی دۆخێکی سەختی دارایی دەکاتەوە، بەڵام هەوڵ دەدەین بە پێی بەرنامەی کارمان ئەم دۆخە تێپەڕێنین. لێرەدا جێگەی خۆیەتی ئاماژەیەک بە بەرەو پێشچوونی پەیوەندیەکانی نێوان هەولێر و بەغدا بکەین و بەڕێز عادل عەبدولمەهدی سەرۆکوەزیرانی حکوومەتی فیدراڵ بەکردەوە نیازپاکی خۆی بۆ چارەسەری کێشەکان پێشان داوە کە جێگەی پێزانینە. بۆیە دەبێت هەردوو لامان سوود لەو کەشە ئیجابیە وەرگرین و بە پێی دەستور هەنگاو بۆ چارەسەری گشت کێشە هەڵواسراوەکان بنین و لێرەدا دڵنیایی دەدەین کە ئەرکی هەرە لە پێشینەمان کارکردن دەبێت بۆ ئەوەی زەمینەیەکی لەبارتر بڕەخسێنین تاکو دانوستاندەکان بەرهەمدارتر بکرێن و بەکردەوە ئەنجامەکان ببینین. بۆ دەرخستنی نیازپاکیشمان لە ماوەیەکی نزیکدا دوای جێگیربوونی کابینەی نوێی حکوومەتی هەرێم سەردانی بەغدا دەکەین و